من مەجید حوسێن تام کێشم 145 کیلۆیە بەڕاستی ماوەیەکە کێشم زیاد بووە پێشتر هەموو جۆرە تاقیکردنەوە لە ڕاضە و لە حەبوو لە دەرمانەکانم بەکارهێناوە ڕاستی ئیسفادەم نەکردووە ئینشاڵڵا ئەو جارە بە تەمامە نەشتەرگەری بڕینی گەدە بکەم ئینشاڵڵا لەوەشیان سەرکەوتووە بێت وەڵا ئینشاڵڵا دێمە 70 کیلۆ نەخۆشخانەی میهرەبانی ئەمڕۆ 20/12 2023 ساڵەشکە وەختە ڤیدیۆشکەتان لێکەم. سلام علیکم خۆشەویستان هاتینەوە ئەو جارە کاکە مەجیدی زعیف دەکەینەوە دەبڕین مەعیدەکان دەبڕین بڕوخی قەڵەوی بیژی ژیانی زەردەخەنە و بە لایک و زەردەخەنە کاک مەجید میهرەبانی چی کرد؟ ترس و پارێشکان ترس و پارێشکان هەموو لەبەریان کردیا ترس و پارێشکان میهرەبانی دڵسۆزی و لێزانی